بەڵام بەرزان هەر لەسەر دۆخی سیاسی عێراق و هەروەها هەڵبژاردننی سەر و کۆمار و هەروەها تویتەکانی موقتەدا سەدر و کاریگەریەکانی لەسەر کۆی پرۆسی سیاسی لە عێراقدا من گفتگۆی زیاتر دەکەم لەگەڵ بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد مامۆستای زانکۆ لە بەریتانیا و ڕاستەخۆ لەگەڵماندا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان لە پانۆرامای هەڵەکانی نەفتیدا. دکتۆر ئیبراهیم دەمێ بزانم کە بۆچی سەدر لە ماوەی چەند کاتژمێرێکی کەمدا بە دوو تویتی جیاواز دۆخی کۆی بیر و بۆچوونەکانی سەدرەکانی گۆڕی. بەنای خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ کەناڵی ئاسمانی NRT. ئەلبەت سەدر ئێستا هەموو باڵێن سەرەداوەکان و کارکتەری سەرەکیە لە عێراقدا و ئەم دوو تویتەی کە لە دوێنێ تا ئەمڕۆدای و ئەوەی لێکەوتەوە کە بارودۆخی سیاسی پرۆسی سیاسی لە عێراقا پەخستووە بەرەو پەخستن دەڕوات ئەوە دەگەێنێ کە ئەم هێزێکی کاریگەرەوە نقطە سەدر دەوێت بە ئامانجی خۆی بگات، یعنی نقطە سەدر لە دوای هەڵبژاردنەکانی دەیدەوە بە دوای کە زانی 73 کورسی دێنێت ڕاستەوخۆ ئاشکرای کرد کە ئەو حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی دەوێت واتە حکوومەتێکی تەوافقی نایوەکو لە ڕابردووە هەبوو لە دوای 2023 هاتاوەکو 2022 دەیوێت شتێکی جیاوازتر بکات لەم جارە. ئەمە ئامانجی مقتەدا سەدرە بۆ گەیشتمە ئامانجی خۆی کۆمەڵە تەکتیک و کۆمەڵی ئوسلوب و کۆمەڵ ئامرازی تایبەتی خۆی هەیە مقتەدا سەدر. هەرچەندە خەڵکێک بە کەسێکی ناسەقامگیری دەبین لە کای سیاسیە بەڵام ئەو زۆر باش کارەکە بۆ ئامانجەکانی خۆی. ئێستا ئەو هاتووە تۆپەکە سودە ساحەی ئەوانی ترەوە واتە لە ناو شیعەکانە کە ئێستا دووبارە دروست بەرەی لایەنی هەماهەنگی چارچێوەی هەماهەنگیەوە بەرەی سەدر و هاوپەیمانەکانی ئەم بەرەیە هاتووە ئێستا تۆپەکە سودە ساحەی ئەوانە دەڵێ فەرمون من بەشداری لە پەرلەمان ناکەم لە دانیشتنی پەرلەمان ناکەم و دانیشتن کە بزانە پێتان دەکرێت پێتان ناکرێت ئەڵبەتە ئەوان پێیان ناکرێت کەمادەم پێیان نەکرێت باشکەواتە دکتۆر پێتان وایە سەدر کە دەڵێت لە دانیشتنی تایبەت باڵبژاردننی سەرۆکۆماری عێراقدا بەشداری ناکەن مەبەستیان ئەوەیە لەبەرەوەی کە کاندیدەکان بەدڵنیە یاخود چ شتێکی دیاریکراو هەیە کە سەدرەکان بەم شێوازە بیرکردنەوەیان بگۆڕێ یاخود موقتەدا سەدران پەیامە جیاوازە نەبڵاو کاتەوە. دوو خاڵی گرنگێ دەبێت لە بەرچاوی بگرین لەم پرۆسەیە کە موقتەدا سەدر وای وتۆ یەکەمان ئەوەیە لە ناو شاریعی عێراقی ئێستا فشارێکی زۆر هەیە لەسەر موقتەدا سەدر کە ئەو وەکو کەسێکی ئیسلاحخواز وەکو کەسێک کە داوای ئیسلاحەکە لە عێراق و بەردەوام لەبەرەی خەڵکا بووە ئەوەی ڕوبەڕوو دەکرێتەوە ئێستا ئایا بۆچی ئەو لە هاوپەیمانەتەکەی خۆیان لەگەڵ بارزانی و حەلبوسیایش بۆ ئەوە دەکەن کە هوشیار زێباری دەچێت لە کاتێکا هوشیار زێباری کەسێک بۆ کە متمانی لە سەنراوەتەوە وەکو وەزیری مالیە لە پەرلەمانی عێراقا و هەروەها دادگای کەرخیش لە دوێنێ پێرێ ئەوە بەنامەیەکی بڵاو کردەوە تیایدا وتی ناتۆ بەردەمی دادگا بۆ کۆمەڵی بابەتی ئەو کاتێکە وەزیری خارجی بووە واتە لە ڕووی شاریعی عەرەبی و ناو شیعەکانە ئەمە ڕوبەڕووی موقتەدا سەدر دەکرایە. موقتەدا سەدر هات ئەمەیەکی لە هۆکارەکان پێم وایە ئەمەیەکی لە هۆکارەکان بوو کە موقتەدا سەدر ئەم هەنگاوی ناوە هەنگاوی هۆکاری دووهەمیش ئەوەیە کە موقتەدا سەدر ویستی بە ئەوانی بەرامبەری بڵێ بە ئیطاری تەنسیقی بڵێ بە شیعەکانی تر بڵێ فەرمون ئەوە من نایم بۆ دانیشتنی پەرلەمان بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار فەرمو خۆتان ئێوە بڕۆن کەسێک هەڵبژاردن بکەن بە سەرۆکۆمار کە بزانمای پێتان دەکرێت کە لە کاتێکا پێیان ناکرێت. سەدر زۆر بەڕۆنی ئەمەی وتووە لە سەرەتا وتوتی یاوەتا من ئەبن بە معارەزە یا ئەوەتا ئێوە بن بە معارەزە یا من حکوومەتی زۆرینە پێگەێنم یا ئێوە حکوومەتی زۆرینە پێک بن یا حکوومەتی تەنسیقی یا شتێک کە خۆتان پێتان باشە جێبەجێ بکەن. لەبەرەوە موقتەدا سەدر لەم پرۆسەیە من بزانم ئەم دوو خاڵەی لە بەرچاو گرتووە بۆ ئەم هەنگاوانی ناوە یەکەیمان بەهۆی فشارێکی شاریعی عەرەبی و چواردەورەکەیەوە بۆ ئەوەی کەوا هوشیار زێباری قسەی لەسەر هەیە وەکو هەرچەندە هوشیار زێباری لە ڕوو شەرتەکانیەوە پەرلەمان تەزیقی کردووەکی کە لەو کاندیدانەی وەکو دکتۆر بەرهەم ساڵح وەکو ئەوە کانی تریشان وەکو حاکم بزگار وەکو ئەند موافقی لەسەرکراوەتە کاندیدی سەرۆکاتی کۆمارە بەڵام لە ڕووی شاریعەوە ئیشی لەسەر ئەمە دەکرێت کە موقتەدا سەدر بۆ ئەم بابەتە ئەم فشارێکە بوو لەسەری دروستبوویەکی لە هۆکارەکانی ئەمەیە کە ئەم هەنگاوانینا و هەنگاوی دومژەوەیە کە بە لانیشتەکانت بڵێ من بڕیاردەر و ئاراستەکەری پرۆسی سیاسیم لە عێراقان نەکیەوە. باش کەواتە بەم مامەڵانەی سەدر هاوپەیمانی سەدر لەگەڵ پارتی سونەکان بەکوێ دەگات بەردەوام دەبن یاخود ئاڵۆزی تێدەکەوێت یاخود بە شێوەیەکی گشتی انشقاق دروست دەبێت لە نێوانیاندا بەڕای ئێوە؟ ئەگەر
ئەگەر خوێندنەوەیەکی کورت بکەین بۆ دوای 2023 لەو کاتێک کە مقتەدا سەدر دەرکەوتواتە ناو پرۆسەی سیاسی و ئیشەکە لە حکومەت بەشداری کردو بە ئیتیفاق دوای هاتۆتە دەرەوە لە حکومەتەکەی مالکی لە حکومەتی یەکەم و دوای ئەوە بۆ سەوڵەت الفورسانی لەکەوتەوە کە حکومەت دژی وەستاوە هەتاکو ئێستاش نووری مالکی لەگەڵ مقتەدا سەدر یەکێک لەو کێشانیان هەیە بریتە لە کێشەی سەوڵەت الفورسان لە دوو حکومەتی دوای مالکیان بەشداریان کردی سحابیان کرد لە حکومەتەکەی حیدەر عەبادیان بە هەمان شێوە لە تەقلیسەکە ئەوان هاتنە دەرەوە یعنی ئەم کابرایە لەناو پرۆسەی سیاسەکە ئیتیفاقەکە بۆ وەکو شتێکی کاتی وەکو شتێکی استراتیژی نایکا ئێستا ئیتیفاقی لەگەڵ پارتی و لەگەڵ حەلبوسیە هەیە لەگەڵ بارزانی و لەگەڵ حەلبوسیە هەیە ئەم ئیتیفاقیە و ئیتیفاقێکی تەکتیکی استراتیژی نییە ئەم ئیتیفاقی بۆ ئەوە کردووە کە بێ حکومەتێکی زۆرینە دروست بکە کورد و سونەی دەوێت چونکە ناکرێت حکومەتێکی زۆرینە دروستکە لە کۆمەڵگایەکی دابەشبووەکو عێراق کۆمەڵگایەکە پێ دەڵێن دیڤایدد سۆسایەتی یا دیبلی دیڤایدد سۆسایەتی کۆمەڵگایەکی بەقوڵی دابەش بووە لە ناو پێکاتەکانی ئەوە کوردە ئەوە سونەیە ئەوە شیعەیە ناتوانێت حکومەتێکی زۆرینە بۆ خۆی بتەنها لەگەڵ کوردایە لەگەڵ سونای بکات دەبێت هەرسێ ئەم پێکاتەیە تیابێ بۆیکەوە من ناومناوە جۆرە لە شبه اتفاقی گەورە لە نێوان پێکاتەکانی عێراقا لەبەرەوە سەدر زۆر جار ئەمیارەیە کردو ئەم اتفاقی ئەمانش ئەوەی دەرخست کە مقتەدا سەدر ئامانجی خۆیە دوێنێ ئەم بڕیارەی داوە کە نەچێتە ناو ئەم بڕیارەی داوە کە نەچێتە ناو دانیشتنی پەرلەمانەوە بەڵام پرسی باوەپەیمانەکانی نەکردووە و ئەمڕۆ دوای ئەوەی کە خۆی لە تویتێکدا لە بڵاوی کردەوە کە ئیتیصالی بە بارزانیەوە کردووە بارزانیش وەکو بارەگای خۆی ئەوان ڕاگەان تەکیدیان لەسەر حکومەتی زۆری نەکردوێتەوە کابێت ئەمان ئامانجەکان دیارە بەوەی کەوا پێش ئەم بەیاننامە و ئەم تەلەفۆنە قسان نەبووە لە بینانە بۆیکەوە ئەم مقتەدا سەدر ئەو ئیشە بکات و هەنگاوە بنێ بۆیە مادام ئەوە نەبووە کاتێ مقتەدا سەدر ئامانجەکەی خۆی ئێوە نەک ئامانجی تر هەرچەندە ئەوانش ئامانجی خوانە هەم بارزان و هەم حەلبوسی و خەنجەریش ئەمانە ئامانجی خوان هەیە لەم هاوپەیمانەتی بەڵام بەردەوامبوون ئێمە هاوپەیمانەتیە تا ئەو کاتەیە کە بەرژەوەندەکانە تحقیق بێ بەڵام شتێکی استراتیژی تا دوور ئامانج نییە کورد ئامانجە زۆر باشە دکتۆر ئیبراهیم دیارەوەی کە جێگەی سەرنجە باس لەوە دەکرێت کە مقتەدا سەدر کەسایەتێکی جێگیری نییە بۆ پێیکە بەر لە هەڵبژاردنەکانی دەی 2021 باسی لەو کرد کە ئەوان بەشداری ناکەن هەڵبژاردنەکاندا بەڵام دواتر بەشداریان کرد و پێشبینیەوە ناکرێت جارێکی دیکە لە پاژەوەی کە مقتەدا سەدر ئەم بڕیارەی داوە کە ڕۆژی دووشەمە لە دانیشتنی پارلەمانی عێراقدا بەشداری ناکەن بۆ پرسی دەنگدان بە سەرۆکۆماری نوێی عێراق و ئەوان بڕیارەکانیان بگۆڕن و بە پێچەوانەوە لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن و بچنە نێو دانیشتنەکەەوە یاخود بەشداری جلسەکەدا بکەن بەڵێ یەکێک لە ئەگەرەکانێکی لە سینارۆکان ئەوەیە دیسانەوە مقتەدا سەدر پشمان بێتەوە لەو قسەی خۆی و بڵێ لەبەر بەرژەوەندی نیشتیمانی و لەبەر ئەوەی داخوازەکانمان جێبەجێ کراوە لەبەرەوەی هاوپەیمانەکانمان لەبەرەوە پرۆسەی سیاسی و مەسلحەتی گشتیەوە بڕیارماندا و دوای ئەوەی شوڕدەکانیان بەجیادەوە دەچێنە ناو پەرلەمان و سەرۆکۆمار ئەمە یەکێکە لە ئەگەرەکراوەکان ئەگەرێکە کە فعلا مقتەدا سەدر تاکو ڕۆژی دووشەممە تا شەوەکەشی پەشیمان بێتەوە ئەلبەتە ئێستاش دەوەچێت لە گفتوگۆیەکی بەردەوامدا بن بۆیکەوە بگەڕێتەوە ناو پرۆسەکە فعلا مقتەدا سەدر وتی من ناچمە ناو عمل انتخابی بەڵام هاتە ناو عمل انتخابی و کوتم مقتەدا سەدر ئامانجێکی بەچوون بێتە دی یا بەنەچوون بێتە دی بۆ کۆبوونەوەکە ئەوە جێبەجێەکە نەک ئەوەی کە هەر لە خۆی بڕاتە ناو پرۆسەکەەوە بەڵێ کەسێکی ناجێگیرە لە تەکتیکا دەبێت ناجێگیر بی لە استراتیژا دەبێت ئامانجەکە دیار و نەگۆڕ بێت يعني ئەم مقتەدا سەدر ئەوەی کە من خوێندنەوەی بۆ دەکەم بەڵێ کەسێکی ناجێگیرە بەڵام ناجێگیربوونەکەی لە مامەڵەکردنی تەکنیکیایەتی نەک لە مامەڵەکردن لەسەر استراتیژیەکەی خۆی استراتیژی خۆی دیاری کردو کە بریتێ لە حکومەتێکی زۆرینە ئیشی بۆ ئەکا لە مامەڵە و تەکتیکیا گۆڕاوە کەسێکی جێگیر نییە واتە کەسێک نییە لەسەر سیاسەتێک بەردەوام بێت و بڵە چاوەڕێەکەم شتە گۆڕێ بۆیکەوە ئەحداث دروستکە ڕوودا و دروستکە بۆی کوای خۆی تیا براوە بێت ئێستا ئەم ڕووداوی دروست کرد ئێستا خۆی براوەیە ئێستا دەڵێن بەبێ مقتەدا سەدر عێراق ناتوانێت پرۆسی سیاسی بڕێتەوە پێش ئەکابێتە بردوێتیەوە لەبەرەوە ئێستا هەوڕەدەن مقتەدا سەدر بێن ناو کای سیاسیەکان و گفتوگۆی لەگەڵاکەن وەرە بدان چی بکەن چۆن نەکەن لەبەرەوە ئەمە یەکێک لە ئەگەرەکان کە بێتەوە بەڵام ئەگەر نەهاتەوە ئەگەری دووهەم ئەو کاتە پرۆسی سیاسی تووشی کێشەیەکی ترە بێ کێشەی فەراغی لە سووریە بێ وەکو لە راپۆرتێکی خۆشتانە ئاماژەدان پێکرد و ئایا مەسەلەن سەرۆکۆمار چی لێ دێ مەسەلەن دوای ئەوە کە مانکە بەسەر چوو مانکە تەواو بوو ئایا سەرۆکۆمار توانێت وەکو سەرۆکۆمار دەوام کە ئایا کێ ئەم بە خولووی دەستوری دانرێ ئەمە بە چۆڵبوونی یاسای دانرێ کە سەرۆکۆمار هێشتا ماوە ئەمانە کۆمەڵە کێشەن کە مقتەدا سەدر هات
ئەم ڕوودا و گەلەی دروست کرد بە دوای هەڵوەستەکانی خۆیان وە سەلماندی بوو هەموو لایەکیش کەوتی فعلا من هەم بەڵام ئەگەر هات و گەڕایشەوە هیچێکە لە ئەگەرەکان خۆ من ئێستا نازانم لە مقتەدا سەدر لە دڵی خۆیان وە لە چوادەوری ئەو چی دەگوزارێ وەکو شتی دەقیق و ورد و ئیندیتێلز وەکو دەڵێن بەڵام وەکو ئەوەی کە دەبینین ئێمە شرۆڤەی ئەو ڕووداوانە ئەەکەین من حەزەکەم من وەکو چاودێرێکی سیاسی بۆ نمونە شرۆڤەی ئەو ڕووداوانەکەم کە ئەیبینم بەڵام سیاسەکانی ئێستاش بە لە مقتەدا سەدر وەکو منیان لێهات وانی دەن شرۆڤەکەن واتە بێ لە مقتەدا سەدر ئەوانەتر دێن ئاوتپوتەکان ئاوتکەمەکان واتە ئەو شتانەی کە بەرئەنجامەکانە بینن ڕووداوەکانە بینن تەحلیلی بۆکەن یعنی دەڵێ مقتەدا سەدر وای وت باشە چی بکەن لەوە چی مەبەستیەوە بێت لەوە مەبەستیەوە نەبێت لەوە یعنی ئەمانە بەڕاستی هەمووی ئەوەن کە مقتەدا سەدر لێرە بە تەنها ئاڕاستی پرۆسی سیاسی عێراقی بەڕێوە دەبات. بەڵێ سپاس بە بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد مامۆستای زانکۆ ڕاستەوخۆ لە بەریتانیا و لەگەڵماندا بوو سپاس بە بەشداریکردنی بەڕێز لە پانۆرامای هەواڵەکانی ناوتیدا.